سامان تقریبا 7 سارەمان دروست کردووە بەس بۆ حەزی خۆمانە یعنی ئەوە نییە بڵین فرۆشیار هەبێ ئێمە بفرۆشین لەبەر فرۆشیارمان نییە ئێمە بۆ حەزی خۆمان دروست دەکەین حەزمان لێ شتەکە گەورە بکەین شوێنەکەمان ببێتە وەک شوێنێکی شەریکەی بێ خۆش ئێمە شتدا بکەین حەزمان لێتی لەویشە بەڕاستی خولایەکی خۆمانە ئەو سارانی کە ئێمە بە خۆمان دروستمان کردووە حەزمان لێ لە سیارەکانی ئەوانەی کە لە وڵاتان هەیە بۆ ئۆڤرۆت بەکاردێ پێمان خۆشە ئێمە بە قووەت و چاکردێت.